عملت هستم بيكر زخت على قلب ستور بوني سبيانا هذا استعمل زور بيستور ده من ألبوني بس رشتي زور دياواسترو باشترا أو ئافرەتانی کە منداڵیان نابێت دێن سەردانی تۆکەن چیان لێ دەکەی؟ 2 مانگ علاجیان دەدەمێ الحەمدلله نەوزاحەتی نایە. ڕۆژی لە دایکبوونی منداڵ مەترسیدارترین و هەستیارترین ساتی ژیانی دایک و کۆرپەلەیە. ساڵانە و لە سەرتاسەری جیهان نزیکەی 300,000 ئافرەت بەهۆی دووگیانی یان لە کاتی لە دایکبوونی منداڵەکانیان گیان لەدەست دەدەن. بە هەمان شێوە نزیکەی 2.5 ملیۆن منداڵی تازە لە دایک بوو بەهۆی خراپی کاتی دووگیانیەوە دەمرن. ئەوەی جێی خۆشحاڵیە هەموو ئەمانە دەکرێت ڕێگری لێ بکرێت ئەگەر توانرا دووگیانیەکی تەندروست فراهەم بکرێت. ئەمەش ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی و دایکانە بە تایبەتی. لە کاتی دووگیانیدا گۆڕانکاریەکی زۆر بەسەر ژیان و جەستە و دەرونی ئافرەتدا دێت کۆمەڵێک کێشەی تەندروستی ئەگەری سەرهەڵدانیان هەیە. بۆیە پسپۆڕان و زانایانی بواری تەندروستی خێزان و پزیشکانی ئافرەتان هەمیشە هۆشداری دەربارەی ئەم حاڵەتانە دەدەن و زۆر بە توندی پشتگیری لە سەردانکردنی ئافرەتی دووگیان بۆ سەنتەرە تەندروستیەکانی ئەم بوارە دەکەن. زێڕین ئافرەتێکی دووگیانە و بەهۆی ئازارێک کە لە تەنیشتی چەپیدا دروست دەبێت سەردانی پزیشک دەکات. پاش پشکنین دەردەکەوێت کە جگە لە هەوکردنی گورچیلەی زێڕین فشاری خوێنی بەرزە و ئەگەر چارەسەر نەکرێت مەترسی لەسەر ژیانی خۆی و کۆرپەکەی دروست دەکات. لە بەشی ڕاوێژکاری منداڵبوون پێشوازی لە زێڕین دەکرێت. پاشان بەهۆی هەستیاری حاڵەتەکەی ڕەوانەی بەشی فریاکەوتنی ئافرەتان دەکرێت و پشکنینە گرنگەکانی بۆ ئەنجام دەدرێت. دەبێت هەڵسەنگاندنێکی تەواو بۆ خۆی و کۆرپەکە بکرێت چونکە هەر ئاڵۆزیەک لە جەستەیاندا چۆنیەتی چارەسەرەکە دەگۆڕێت. حملەکەی 27 هەفتە بوو چوە ئیستیشاریەی لەوێ قیاسی زەختیان کرد لە ماڵێ طبعاً هەستی پێکرد بوو کە هەندێک نیشانە هەیە تایبەت بە زەختی چوە قیاسی زەختەکەیان کرد زەختی بڵند بوو داخلیان کرد لە بەشی چاودێری چڕداخل کرا فحوساتەکان یەکەم جار ئەپریسۆلینی لێ دەدەن تا زەختەکەی کۆنتڕۆل دەکرێت دەرزێکە لێ دەدەن دوای فحوساتی لۆ دەنێرن ئەوەی باسم کرد فەحسی خین و جەرگ و کلیە و فەحسی میز و ئەو جسۆنەریشی لۆ دەنێری و بە پێی حملەکەی بزانین یعنی بە پێی مانگەکانی حملی بابرین هەفتەکانی حملی حملەکەی لۆ دەربینن یعنی منداڵەکەی یان نە تێرمینەیشنی پێ دەڵێن ئەو بە نۆرمەل دلیڤەریان بە سیزەریان ئەوە حەسەب یعنی ئیندیکیشنی خۆی هەیە. نیشانەکانی بەرزبوونەوەی فشاری خوێن لە کاتی دووگیانیدا پرسیاری ئێمە بوو بۆ دکتۆرە ئاشتی. نیشانەکان ئافرەت زۆربەی زۆری هەست پێ دەکە بە نیشانەکان لەوانە ژانەسەری دەگری سڤیر هێدێک دەبی و ئیپیگاستریک پێین یعنی مەعیدەی دێشی و دەڕشێتەوە نەخۆش هەندێکیش چاوی یعنی وەچی بڵێ غێم دەبی نابینی شتەکان بەوازحی و هەندێک نەخۆشەیە قەلبی ئەستور دەبی هەمووی سوێڵینگ دەبی و نەخۆشەیە هەر نیشانەی لێ بەدەر ناکەوی هاتیە لە بۆ شتێکی کە زەختی دەگرین دەبینی زەختەکەی بڵندا بەس ئەغلبیە یعنی ئەو نیشانانە لە نەخۆشی بە دیار دەکەوی بە جێرەی نیشانەکان بە جێرەی زەختەکەی دەگۆڕێت. حملەکەم دەڕۆیشتە شەشی وەختی حالەتی زەختی ژانی گرت بۆش ئەم هەستە پێ بوو کلیانە پێشنجی درست بوو تابیعی بوو نخۆشیم هەبوو بەسنەوە هابوو هەر نخۆشی حملەی ئەوە ژن ئافرەتەوە ئینتیهابەوە تشتانی هەبوو بەس وەختێ بوو کلیا لە کلیا ئەمن هەر هەستن بە کلیای دەکرد پاشان ستور بوون لە پاشان ستور بوونێ ئەوە دکتۆر گوتی زەختە جارێک بلند بوو جارێک نوێ بوو ئەمە چه هەستم پێکرد زەختە لە قەلب ستور بوونێ سبیانە هەر دەستامەوە زۆر پێم ستور دەبوو
دەستم ستور دەبوو سەر و چاوم ستور دەبوو و بینیشم تک دەبوو بەرێ پێشم زۆر تێشەختە دەهاردە لە منۆریا دنیا لە پێش قەلبم دەلەرزیە ئێستا ئەوە دوو سێ جاریش بێمە مەڕاجعی دکتۆری پاشان چەند پەحسیان لەوەرە لێ کردیمە وەختەی دوێنێ داخل کرایمەوە و ئێستاش لە خۆی بەزیادەی زەخدەکەم بەرز بە و ژانی کلیاشم باشترە بەس هەر جار هەدێشتنەوە حملەکەشم هەخڕنکە 7 مانگە. بۆ ڕێگەگرتن لە نەخۆشیەکان و چارەسەرکردنیان پێویستە سەرجەم ئافرەتە دووگیانەکان بە شێوەیەکی بەردەوام بە پێی خشتەیەکی ستانداردی جیهانی سەردانی بنکەی تەندروستی خێزان بکەن کە لە شارەکانی کوردستان لە ڕووی جوغرافیەوە بەسەر گەڕەکەکاندا دابەشکراون. بنکەی تەندروستی برایەتی خێزانی ڕۆژانە ژمارەیەکی زۆری ئافرەتانی دووگیان سەردانی دەکەن. لێرە پشکنینە پێویستەکانیان بۆ ئەنجام دەدرێت. بەڕێوەبەری ئەم بنکەیە دەربارەی کارەکانی خۆیان بۆ ساڕێژ دەدوێت. دکتۆرە سۆزان باز لە گرنگی سەردانی ئەم ئافرەتانە پێش دووگیانی و لە کاتی دووگیانی و تەنانەت دوای لەدایکبوونی منداڵەکانیان بۆ بنکەی تەندروستی خێزانی دەکات. دکتۆرە چاودێری ئافرەت یان دایکانی دووگیان چییە و گرنگێکی چیە؟ چاودێری دایکان بەخۆی چاودێری بریتێ ئەنتینێتڵ کێری پێدەرێن بریتێ لەو چاودێری کە ئەمە پێشکەشی ئافرەتی دەکەین لە کاتی دووگیانیەکە. ئەوش خۆی لە گروپەک لە تیمەک دەگرتەوە کە پێک دێ لە دکتۆر و لە کارمەندی تەندروستی و لە مامانی بە هەمووان پێکەوە ئیشەکی ڕێک هەدفمان ئەوەیە کە ئامانجە سەرچیەکە ئەوەیە کە منداڵەکی لەبار و تەندروست و داکەچی دووگیانەکەی بە تەندروستی بباتە سەرێ لەو نۆمانگەی کە تێدا دووگیانە. گرنگجەکەی خۆشبەختانە ئێستا زۆربەی زۆری ینی ئافرەتان ئەو شتانە زۆربیان دەزانن بەس گرنجێکی زۆری هەیە کە زۆر بنکە تەندروستیەکان دەستمان پێ کردێ بەڕێکی ئیش دەکەن ئەویش ئەوەیە گرنجەکەی ئەتو هەر لە کاتی سەرەتایی دووگیانی دەزانی ئایا ئەو ئافرەتیان ئەو دووگیانێکی تەندروستیان تەندروست نییە ئەو منداڵێکە لە سکێتی تەواوە هیچ نەخۆشێکی ینی لەوانەیە بۆ ماوەی خێزانی مەهەبی نەیبی یان ئەو نەخۆشتانەی کە لەوانەیە تووشی ببیتن لە بیداەتی وەکو ترێتن ئەبۆرشنە یان لەبارچوونی لە سەرەتایی ئەو شتانە چۆن دەزانێنی بەڵێ ئەوە چۆن دەتوانن ئەم زانیاریانە وەرگرن چیان لە بۆ دەکەن لە بۆ ئەو دایکانە ئەو زانیارانە لێرە لە بنکە تەندروستی خۆمان ئەمن بە سەرچکە یان بە خاص کە باسی بکەم هەر ئافرەتەك هات طبعا ئەو ئافرەت کە بەخۆی دێتن ماوەی سووری خوێنی بەسەرداچوە کە دێتن دێ فەحسی لە بۆ دەکەین و دەچلا یەکێک لە پزیشکە بەڕێزەکان پزیشکی ئافرەتان ئەغلبیان لێرە پسپۆری ئافرەتانن دەچێتە لایەن و فەحسی لە بۆ دەکرێت پشکنینی لە بۆ دەکەین ئێوە دەتانەوێت بیسەلمێن کە ئەم ئافرەتە دەمانێت بزانین تەکید بکەینەوە ئەوە دووگیانە یان دووگیان نییە کە زانیمان ئەوە دووگیانە ئەویش بە زانینی چکە لە بیدایەت هیچ بە فەحسی دەست و ئەو شتانە هیچ بە دیار ناکەوی لە پشکنینی تاقیگەی فەحسی خوێنی لۆ دەکرێت شەکرە فەحسی میزی لە بۆ دەکرێتن ئەم پشکنینانە هەیە لێرە لە زۆربەی زۆری ینی ئەگەر ئافرەتێک دوو دڵ بوو لەوەی کە بزانێ دووگیانە یان ئەتوانێت بێ سەردانی ئەم بنکانەکە لێرە دەستنیشان دەکرێت دەستنیشان دەکرێت و زۆر بە ئاسانیش زۆر بە ئاسانی دەستنیشان دەکرێت و پاشان کە نەتیجەکانی هیناوە دەباتەوە لای دکتۆرەکەی دکتۆرەکە لەسەر ئەوە فەحس ینی چەند ڕێنی مایەک ئەو دەست پێ دەکەی ئیشی چاودێریەکە ئەم نەخۆشانەی یان بڵین ئەو ئافرەتە دووگیانانی کە سەردانی ئێرەکەن داتاکانیان تۆمارەکرێت لای ئێوە چۆنە ئەو سیستەمە چۆن ئەو سیستەمە ئەمە بنکەی تەندروستی برایەتی خێزانی بنکەیەکی خێزانیە کە سیستەمەکی نوێیە تازە دانرایە زۆربەی دکتۆرەکان پسپۆرن کە دێن ئەو ئافرەتانی کە لە دەوروبەری گەرەی خۆمانن یعنی ئەو دەوروبەری نەخۆشخانەی برایەتینە بۆ ئەوەی دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی پێویستە ئافرەتان لە ماوەی دووگیانیدا بەپێی ئەو خشتەیە کە لەلایەن پزیشکانەوە بۆیان دیاری دەکرێت سەردانی بنکە تەندروستیەکان بکەن. بە شێوەیەکی گشتی لە ماوەی سکپڕی یەکەمدا تاوەکو لە دایکبوونی منداڵەکە ئەوە پێویستە ئەو ئافرەتە نزیکەی 10 جار سەردانی بنکەی تەندروستی بکات بۆ هەڵسەنگاندنی باری تەندروستی خۆی و کۆرپەکەی. لە ماوەی سکپڕی دووەمدا یاخود ئەگەر ئافرەتەکە پێشتر منداڵی ببوو
ئەوە پێویستە تاوەکو لە دایکبوونی منداڵەکە ئافرەتەکە نزیکەی 7 جار سەردانی بنکەی تەندروستی بکات. بە پێیباری تەندروستی ئافرەتەکەش ئەو ڕێژەیەش گۆڕانکاری بەسەردادێت. گرنگترین کێشەکانتان چییە لەگەڵ ئەو ئافرەتانی کە دووجانن کە سەردانی ئێراکەن ڕێنمایەکانتان چیە با بڵین بۆ ئەوان بۆی بتوانن باشتر ئاگاتان لێیان بێت؟ ئەو ڕێنمایانەی ئەمە پێیان دەدەن کە لەسەر ئەو زنجیرە سەردانانەی کە لە بۆی دانرایە ئەو ئافرەتە زوو سەردان ینی حەسەب وەختی خۆی کە لە بۆی دانرایە سەردانمان بکاتەوە. بەعام ئافرەتەکان چۆن هەڵسوکەوت دەکەن لە وەختی خۆیان سەردانەکەن ئێوە کێشەدان خۆشبەختانە لە ئەنتینێتەڵ کێر کە دەگریتەوە بەخۆی با چەند شتە پرینێتەڵ نێتەڵ پۆز نێتەڵ کێرە پێش سکون و وە کاتی سپڕی و لە دوای سپڕیشی پێش سکپڕی هەندەمە ینی زۆر نییە بەڕاست بەس لە کاتی سکپڕەکەی ئەوەی ئێستا دەیبینین یعنی بە ڕێژەی زۆر بێ خەڵکەکان پابندن بە هاتوونەکانیان بە سەردانەکانیان بە تەواوی دێن سەردان دەکەن و دەیان بینینەوە. ئەوەی کە پابند نییە ئەوەی کە لە دوای دوایگەبوونا کە ئەوەش وەختێکی زۆر گرنگە زۆر ئافرەت گرنگی پێ نادە دەرێت تەواو منداڵەکە بوو تەواو بەس نا ئەو چل ڕۆژە کە ئەمە پۆستپارتەمی پێدەرێن ینی وەختێکی زۆر گرنگە لە بۆ ئافرەت چۆن ئەو نۆمانگەی تمامی پێدا منداڵەکەی ببی ئەو چل ڕۆژە لۆ خۆی لە منداڵەکەی وەختێکی زۆر گرنگە بە زۆربەی بەڕاستی ئەوەمان دەرەجێکی زۆر کەماتە ئێستا نەگەیشتن ئەو هەدەف ئەو گۆڵە ئێمە دەمانەوێت نەمان هینایانی لە پاش منداڵ هیوادارین هیوادارین لە پاش ئەوەی کە دووجانێکەشیان تەواو دەبێت سەردانمان بکەنەوە بزانن ینی ئیسیفادەکانی و شەکەش زۆر ئاسانە و ئافرەتە هەردێتەوە کنەما هەردێتەوە لە ئێمە منداڵەکانی دەبینینەوە بە ئەوەی کە تەلقیح دەکرێتەوە دەتانی لەگەر ئەو هاتنەوەش سەردانی مە بکە و ئەویش ببیندرێتەوە هەمووش ئیسیفادی خۆ تێدا هەیە. یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی پەیوەست بە دووگیانی و منداڵبوونەوە کە هەمیشە جێگای باس و خواسی هاوڵاتیانە و مایەی پرسیاری زۆربەی خانمانی وڵاتی ئێمەیە ئەوەیە کە ئایا چ جۆرە شێوازێکی لە دایکبوونی منداڵ تەندروسترە بە شێوەی ئاسایی یان لە ڕێگای نەشتەرگەریەوە. بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارە باوە سەردانی بەشی لە دایکبوون و ئافرەتانی نەخۆشخانەی ڕزگاری دەکەین. ئەم بەشە کە زیاتر لە ساڵێکە خزمەت بە خانمان بە گشتی و ئافرەتانی دووگیان دەکات لە چەند یەکەیەک پێک هاتووە. بەشی ئافرەتان لە نەخۆشخانەی ڕزگاری لە چەند بەشێک پێک هاتووە. یەکەم ساڵی هۆڵی لەدایکبوونی سروشتیمان هەیە، ڕاوێژکاری ئافرەتانمان هەیە، هۆڵی کوتانمان هەیە منداڵان دەکوتین پاش لەدایکبوون، هۆڵی دەرچوونی بەیان ولادەی منداڵانیش دەردەینێ. بێجگەلەوەش قاوشی نەخۆشمان هەیە کە لە هەموو حالەتێک ئەمە نەخۆشی وەردەگرین نەخۆشی بێجگە لە منداڵبوون نەخۆشی نەزیفە نەخۆشیەکانی ئافرەتان بە هەموو شێوەیەک ئەمە لێرە وەریان دەگرین. ڕۆژانە زیاتر لە 30 نەخۆش تر نەخۆش ئەمە دەیبینین ڕاوێژکاری ئافرەتان بەڕێیان دەکە و زیاترش لە 10 نەخۆشی منداڵبوونی سروشتیمان هەیە و زیاترش لە 10 نەخۆش نەشتەرگەریمان هەیە نەشتەرگەری بە هەموو شێوەیەک نەک بەس منداڵبوون نەشتەرگەری منداڵبوونە نەشتەرگەریەکانی نەخۆشیەکانی ئافرەتان دەرهێنانی ڕەحم گرێ و ئەو شتانەمان هەموو لەو بەشەی بەڕێ دەکەین. 24 ساعتی دەوام هەیە لێرە یانە 24 کاتژمێر بەشەکەمان کراوەیە لە پێشوازی نەخۆش. دکتۆرە دیدەن پزیشکی پسپۆڕی ئافرەتان و بەڕێوبەری بەشەکە چەند زانیاریەک دەربارەی لە دایکبوون دەخاتە ڕوو. هەموو ئافرەتێک کە دووجانی دەکات دەبێ لە سەرەتای نۆمانگەکەوە لە بیدایەتەوە لە یەکەم مانگەوە سەردانی پزیشکی خۆی بکاتەوە. ئیتر ئەو سەردانانە دەبی بە شێوەیەکی ڕگویلەر بیواتە لە شێوەی هەر مانگی جارێک سەردانی پزیشکی خۆی بکاتن کە ئامادەی بکە بۆ کاتی لەدایک بوون. کاتی لەدایک بوون ناکرێ مەسەلەن هەر نەخۆشە و مانگی ئەخیری بستە لای دکتۆرێکی پێی بڵێ ئایا من منداڵم دەبێ بە تەبیعی یان نەشتەرگەریم دەوێ نەخێرەوە زۆر غەڵەتە دەبی پێش کات لەو نەومانگەی ئامادە کرابی
بە شێوەی سەردانی ڕێکوپێک بە شێوەی وەرگرتنی چەند کوتانێکە لە کاتی حمل بە شێوەی چارەسەرکردنی کەم خوێنی یاخود مقاویاتی دەدرێتێ ڤیتامیناتی دەدرێتێ پێی دەرێن حەبی قووەتێ لە هەمان کات ئەگەر هەر نەخۆشێکی هەبی یان هەر مەترسیدارێک بی لۆ ئەوەی کە بە سروشتی لەدایک بێ ئەو کاتی دەبێت پزیشکەکەی خۆی ڕێنمایی بداتێ یاخود حازریکە. ئێمە دائیمەن هەوڵ دەدەین نەخۆش بە شێوەیەکی سروشتی لەدایک بێ هەرچەندە ئێستاوەکی دیاردەیەک سەری هەڵداوە کە نەشتەرگەری منداڵبوون زۆر بووە. بۆچی خانمان ئێستا زیاتر داوای نەشتەرگەری دەکەن؟ ئایا دەکرێت نەشتەرگەری بەپێی خواستی ئافرەتەکە ئەنجام بدرێت؟ دکتۆرە شادان بە هەمان شێوە لایەنێکی تری نەشتەرگەری منداڵبوون ڕوون دەکاتەوە. بە تایبەتی لە خستەخانە خصوصیەکان ڕێژەی ژمارەی عملیاتی سزرێن لە تاریخی 1.8 زیاترە لە بەرەوەی خۆی نەخۆش داوا دەکا و تەحملی هەموو مەسئولیات دەکا زیاتر دەبیتن بەڵام ڕۆژەکان دی کەمترە ئەوەش شتێکی باش نییە بە تایبەتی ئەوانەی وەختیان مایە نەخۆش زۆر جار دەلێ وەختیشی ما بقای ناخۆم تەحملی مەسئولیات دەکەم مەفروضە دکتۆرەکە لە بۆی نەکات چونکە منداڵەکە تووشی حالەتی RDS و مەترسی و خوددەرج دەبێت. و هەروها مەترسینەکانی نەشتەگەری سزریان لە ئاڵۆزیەکانی سڕکردن لەگەڵ خوێنڕێژی کە کاتی نەشتەگەری ڕوودەدا زیاترە لە منداڵبوونی سروشتی. منداڵبوونی سروشتی بەنیو سەعاتێک 2 ساعت پاش منداڵبوون دەستەوە ماڵێ بەڵام نەشتەگەری دەمێتەوە لە نەخۆشخانە. منداڵبوونی بە سروشتی زۆر جیاوازتر و باشترە هەرچەندە مەسەلەن ئازاربوونی لەدایکبوونی سروشتی ئازارێکی زۆرە ئەمەش لە هەمان کات شتێکی پیرۆزە لەبەرەوەی یعنی دایک پیرۆزە لەبەر ئەو ئازاری کە دەچێشی لە هەمان کات زیاتر خۆشەویستی لە بۆ منداڵەکەی پێی دەڵێن بۆندینگ بە ئینگلیزی زیاد دەکا. ئێمە ئەگەر بڵێ مناڵبوونی سروشتی 100% لە بۆ هەموو نەخۆشێک دەبێ وانە طبعاً بە تەکید بەڵام حازرکردنی نەخۆش دەتوانم بڵێم 195 یان ئەبنە سروشتی. سروشتی ئەگەر 2 مەترسی هەبی یەکەمیان وەچی گوتمان ئازارەکەش پێش لەدایک بوونەکەیە پاشوی نەخۆشەکە بەڕای من زۆر باش دەبێت. بەلای کەمی پاش ڕۆژی یەکەم ئیتر ئۆبزانم ئەگەڕێتەوە سەر ژیانی خۆی. بە عکسی نەشتەرگەری منداڵبوون نەخۆشەکە ئەو کاتی ئازاری نابی بەڵام پاشوی لەوانەیە هەفتەیەک زۆر بە ئاسایی نەتوانی حرەکەی خۆی بکە لەوانەیە پاش مانگەکیش نەتوانی هەموو جۆرە جوولانەوەیەک یان بڵێن ئەو ئیشوکار و هەڵسوکەوتی پێشتر بیکە ئەکید ئازاری زۆر دەبێت. هنالك أمور تتعلق بالتخدير للمرأة الحامل. چەند ڕێنەمایەک هەیە کە پەیوەندی بە ئامادەکردنی ئافرەتی دووجیان هەیە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری. ئەم ڕێنمایانە لە 3 قۆناغدا کورد دەکرێنەوە. قۆناغی پێش نەشتەرگەری لە کاتی نەشتەرگەری و هەروەها دوای نەشتەرگەری. بێگومان پێش ئەنجامدانی نەشتەرگەری ئافرەتەکە دەبێت بە شێوەیەکی ڕێکوپێک سەردانی پزیشکی تایبەت بەخۆی بکە بە تایبەتی لە 3 مانگی کۆتایی دووجیانەکەی بۆ ئەوەی ئەگەر هەر نەخۆشیێکی هەبوو بتوانرێت چارەسەری بۆ بکرێت تاوەکو لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری تووشی ئاڵۆزیەکان نەبێت. چەند کاتژمێرێک پێش ئەنجامدانی نەشتەرگەری پێویستە نەخۆشەکە خواردن و خواردنەوەی نەخوارد بێت. لە کاتی نەشتەرگەری پێویستە نەخۆشەکە لەلایەن پزیشکی سڕکارە و ببینرێت و هەڵسەنگاندنی بۆ بکرێت بۆ ئەوەی کە بزانرێت تا چەند مەترسی لەسەر گیانی دەبێت ئەگەر نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. لە کاتی نەشتەرگەریدا دابەزینی پاڵەپەستۆی خوێن و خوێنبەربوون 2 گرفتی مەترسیدارن کە ڕوبەڕووی نەخۆش و پزیشکان دەبنەوە. دوای نەشتەرگەریەکەش پێویستە نەخۆشەکە جوڵەی پێیەکانی هەبێت و هاتوچۆ بکات لە هەمان کاتیشدا هەناسەی قوڵ هەڵبمشێت بۆ ئەوەی دوور بێت لە خوێنمەین و هەروەها هەوکردنی سیەکان. تەقەڵی دامن حەزم لێ ڕوونکەمەوە بۆ نەخۆشەکان تەقەڵی دامن شتێکە وەچی یاریدەدەرە بۆ ئەوەی لە جێگای تر ئەمە تەقەڵمان نەبی یان شتی ئەوە تەقەڵی هەڵوەشانەوەی زیادمان نەبی.
ئەگەر بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی جوان ئەو تەقەڵانە بکرێ وەبزانام هیچ جێگا بەجێ نایە لێ تەنانەت ئەمە یەک تەبقەیە ئێمە دەیبڕین بەڵام لە کاتی نەشتەرگەری منداڵ بوون ئەمە 7 تەبقە 7 لێر هەڵدەوەشێنینەوە سەر لە نوێ دەیدورینەوە لە هەمان کات بەعزاوجێی بەجێ دێلی زۆربەی نەخۆشەکان نانەوە لای پزیشک تەنانەت دەچنە لای برین سستەرێک کە لەوانەیە مەوادەکانی دەستی زۆر خاوێن نەبی دەچن داوی لای دەردەینن ئەویش لە هەمان کات دەگەڕێتەوە لە شکانی بڵین سیقە و ڕوومان هەبی لە مابینی نەخۆش و دکتۆرەکە. لە کۆمەڵگەی کوردەواریدا ناکرێت ڕۆڵی مامان لەبیر بکرێت. بەشێکی زۆری هاوڵاتیان لە سەردەستی ئەمان لەدایک بوون. تەنانەت چەندین پزیشکی تایبەت بە ئافرەتانیشیان تێدایە. زەکیەخان مامانێکی ڕێپێدراوە. لە کاتی پشووی خۆی و لە ماڵەکەی سەردانم کرد و پرسیارم دەربارەی کارەکەی لێ کرد. زەکیەخان کێن ئەوانەی دێن ئەتو چیان لە بۆ دەکەی؟ بەخۆی نەخۆش دێ هەیە دەبینی بەستایەتی دەلێ بزانە ئیتیابم هەیە هەیە دێ دەلێ منداڵم نابێت هەیە دێ دەلێ بزان بە تەبیعی منداڵم دەبی مانجی خۆتی چەندم مایە منداڵەکەم کووە لەسەر ئەوانە پرسیار دەکەن. باش ئەگەر پێویستیان بۆ بێ مەسەلەن منداڵیان بی بە تەبیعی بۆیان ئەنجام دەدەی؟ بەلێ بەلێ ئەوەی نەخۆشی نەبی خاستە نەخۆشی سوکەری زەخت دڵ و منداڵەکەش تەبیعی هاتبی حوسی باشبی ولادەی لۆ دەکەم. حاڵەتەکەی یان دایکەکە باش نەبوو یان کۆرپەکەی لە ناوسکیتی باش نەبوو مامانیان لە بۆ دەکەی؟ نەخێر. چیان لێ دەکەی لەو حاڵەت؟ طبعاً دەیان نێرمە مستەشفەر ولادا لە نەخۆشخانەی لەدایک بوون. هیچ پەیوەندیەکەت هەیە لەگەڵ ئەوان؟ نەخێر بەس لۆ خصوصی لۆ دەرێ لەگە دکتۆرەکان بڵێ. پێویستی بە عملیات بدەیان نێرمەوێن دەرێ. ولادە چ تەبیعیش بی لۆی دەکەم. ئەوانی کە لە سەردەستی تۆ لە دایک دەبن لە فەرمانگەی لە دایک بووان و ئەوانە مشکیان نییە شەهادەی ولادەیان بۆ دەکەیت تۆ یان؟ بەلێ بیتاقم هەیە دەیان دەمێ دەچن بەیان ولادەی دەردەینە. ینی بیتاقەی تۆ بە شێوەیەکی فەرمی لە لای حکوومەتەوە باوەڕی پێکراوە؟ بەلێ. ئێوە مۆڵەتان وەرگرتووە بۆ ئیشە؟ بەلێ. چەند ساڵ ئاداگەی قیبالەم تەواو کردیە لە ساڵی 1970ەوە ئەوە ئیشمە. پێشەوەی ینی هەر شتێ بکەی بۆ ئەو نەخۆشانە لێیان دەپرسی لەسەر حاڵ و وەزعەکەی؟ بەلێ بەلێ زەخچیان دەگرم دەلێم نەخۆشی دڵت هەیە سوکەریت هەیە دەلێ نەخێر تەمەشای حوزی دەکەم حوزی باشە بزانم منداڵەکە تەبیعی هاتیە و ڕەحمی باشە عملیاتی نییە پێشترێ ئەوانە تەبیعیە ولادەکەی لۆ دەکەی. پاشان هاوڕێتیم کرد بۆ ئەو شوێنەی کە کاری مامانی خۆی تێدا ئەنجام دەدات. ئەو کەلوپەلانی کە بەکاری دەهێنی ئەو شتانی لە مەجال لە کاتی منداڵبوونەکەیە چۆن چارەسەریان دەکەن خاوێنکردنەوەیان ئەو شتانێ؟ طبعا بەدی تۆر تحقیمی دەکەین مەقەسی خۆی جودا هەیە قەڕاستەمان هەیە هەیە دەلێ بە داوی ببەستە داوی تۆبیمان هەیە بەوی دەبەستم هەیەش بە قەڕاستی. باش ئەگەر منداڵەکە مشکلەیەکی هەبوو چی لێ دەکەین؟ ینی ئەگەر مەسەلەن کە منداڵەکە لە دایک بوو دیتت کێشێکی هەیە یان نەفەسی تەواوی یان ئەوانە دەینێرمە ولادەی دەرم بابەوە ئۆکسسیجینی پێویستە بیبن ئۆکسسیجینی بدەنێ یان منداڵ هەیە سەرایی دەستە ناوگەروی خەسل مائیدەی لۆ دەکەن هەرداینێریە خەستخانەی منداڵە. چ شتێک حەز دەکەی ئەگەر بتەوێت بە ئافرەتەکان بڵێ ئەوانی دووگیانن ینی ڕێنمایی ئەگەر لە بیدایەتی حەملی یەکەم تشت پێیان دەنێن پێشەوەی زگتان ببی مانگێک پێشترێ فۆلیک ئەسیدی بخۆن هەتتا منداڵی نەقستان توش نەبی. دووەم تشت کە هات حەملی هەبوو دەنێ قوندرەی بڵند لە بەرمەکە ئاگات لە سحەتی خۆت بیگەڕان سوڕانت نەبی سەربان تشتی قورسەڵ مەگرا هەتتا دەبتە 3 مانگ هیچ عیلاجێکی لە فۆلیک ئەسیدی زیاتر بەکارمێنە لۆ ئەوەی منداڵەکە کۆرپەلەکە نەقسی توش نەبی و پێشی دەلێن جغارەی مەچێشە
لە کاتی حملەتەیە شیری بخۆ میوەجاتی زۆر بخۆ تیژی و بەهاراتیش مەخۆ. ئەو ئافرەتانەی کە منداڵیان نابێت دێن سەردانی تۆکەن چیان لێ دەکەی؟ هي رحمي السورية نكون نفسي علاج ونفسي طريقة طبي بكاردين علاج ديديني لنا عادي سيز دميورو سونيري بيدكين بحث جاي بيدكين أو أنا دو مانك علاج جان ديديني الحمد لله نزاحتي نايا أوش بهرتش خوايا ئێستا ئەتوو چ دەڵێ بێنە لای ئێوە زیاتر یان بڕۆنە خەستەخانەکان یان بڕۆنە لای هەر مامانێک و بێ ئەوی پرسیار بکەن بەخۆی ئەگەر بێ و پرسم پێ بکەن دەڵێم بابە ئەگەر دەتوانی بڕۆ ئەهلی ئەگەر نا بڕۆ مستەشفەی ولادە. نزیکەی 270 ڕۆژ ئەم ناڵە لە هەناوی دایکە بوو. ئێستا تەندروستی خۆی و دایکی زۆر باشە. بەڵام مەرج نییە تەندروستی دایکان لەگەڵ منداڵەکانیان پاش دووگیانی باش بێت. بە تایبەتی ئەگەر هاتو ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکەن کە لە بەرنامەی ئەم جارەی ساڕێژ بۆ ئێوەمان باس کرد. هەر شاد.